لە دەرەنجامی نەبوونی هیچ پلانێکی استراتیژی و دوورمەودای حکومڕانانی هەرێمی کوردستان بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ساڵ دوای ساڵ گوزەرانی هاوڵاتیانی کوردستان بەرەو خراپی دەڕوات و قەیرانەکانیش زیاتر دەبن. چاودێرێکی سیاسیش دەڵێت حکومەت خۆی دروستکەری قەیرانەکانە، بۆیە ئەستەمە تاوەکو عەقڵیەتی حکومڕانانی هەرێمی کوردستان نەگۆڕێت، قەیرانەکان کۆتاییان پێبێت. پێویستە سەرەتا ئەو عەقڵێتان گۆڕانکاری تێدا بکرێتن و جارێشتر ئەوانەی کە حکومەت پێک دێنن لە سەرک حکومەت و چەند ستافی ئەوەی کە حکومەت پێک دێنن لەس ئەساسێک بێ کە بەڕاستی وکوتە لە ئەساسێکی پرۆفشناڵانە بێت، لەس ئەساسێکی تەکنۆقراتانە بێتن. چونکە ئەوەی کە بینیمان بەڕاستی ئەوەی کە حکومەتە ئیدارە کردووان حکومەتێکی کلیپتۆکراتی بووە، حکومەتێک بە زیاتر گەندەڵکاران، حکومەتێک بە زیاتر دزەکان چەتەکان، ئەوەی کە بە شێوەیەکی ڕەهاشون دەڵێن، بەڵام ئەوانەی کە زیاتر جومگە هەستارەکانی دەسەڵاتیان بەدەست بووە، حکومڕانیان بەدەست بووە، زیاتر خەڵکێک بوونە کە بەڕاستی لەلایەن هاوڵاتیانەوە خەڵکێک بوونە کە مەشکوک بوونە، خەڵکێک بوونە کە جێی گومان بوونە. بێنانەدی ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیانمان داوە و خزمەتیان دەکەین. کارنامەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین خاڵی تێدا بوو بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان، بەڵام ئەوەی سیر بوو نەک خاڵەکان لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە جێبەجێ نەکران، تەنها مەرەکەبی سەر کاغەز بوون، بەڵکو لەو کابینەیە بە سەدان بڕیار لەلایەن دەستڕۆیشتوانی ناو حکوومەت بۆ قورسکردنی گوزەرانی هاوڵاتیان و زیاترکردنی قەیرانەکان دەرکران. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت دەبێت لە کابینەی نوێم حکوومەت بە فعلی کارنامەی هەبێت و دەست بکا بە چاکسازیکردن بۆ ئەوەی لە کارەکانی سەرکەوتوو بێت. ئەگەر ئیرادەیەکی سیاسیە بێتوە لە سەرتاوە کابینێکی چاکسازی ڕیفۆرم بێت، ئەوە دەتوانێت کاری زۆر بکات، بەڵام ئەگەر بە هەمان شێوازی ڕابردووە بەرنامەی پێشوو بەردەوام بێت بە تاکید ئەو کابینێش و کابینەکانی ڕابردوو تووشی قەیران دەبێتەوە، ناتوانێت پێداویستەکانی خەڵک داوام بکات. ئێستا ژیان و گوزەرانی سەرجەم چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەهۆی بڕیارە سەقەتەکانی نابەرپرسەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم هێندە سەخت بووە، چیتر هاوڵاتیان ئومێدیان نەماوە کە حکوومەت کار بۆ باشترکردنی ژیانی ئەوان دەکات. بۆیە ئەگەر بەرپرسانی کابینەی نوێم بیانوێت ئومێد بۆ هاوڵاتیان بگەڕێننەوە، دەبێت واز لە بەرژەوەندی شەخسی و حیزبیەکانیان بهێن و ئەولەویەتی کارکردنیان خزمەتکردنی هاونیشتیمانیان بێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.